سەرۆکی سوپای پاسدارانی ئیرانی دیبێژا ئەو نەکەتیە خەما بڕیارە پەرلەمانی ئەوروپی و ڕێخستیاوی خستیە لیستا تیرۆرێ. تورکیا سەردانا وەزیرێ بەڕەوانیا سوێدێ بەتاڵ دکە ji ber xwepêşandanên duh li pêş balwezxana wê li Stockholmê. û gelo çarenivîsa opozîsyona Sûrî dê çi be eger peywendiyên Enkerê û Şamê vegerneve? ئەم کاتتان شاد خۆشاتنەوە بەرنامەیەکی تری کورد کۆنەکشن لە واشنگتن. ئێستا لە واشنگتن کاتژمێر حوتی بەیانی ڕۆژی یەک شەمەیە. سڵاو و ڕێزی هاوکارانی بەشی کوردی دەنگی ئەمریکا و من دەخیلی شەمەوە و هیوای کاتێکی خۆشتان بۆ دەخواسین. چەند ڤیددیۆیەکی نوێ بەڵاوکرانتەوە خۆپیشاندران لە شاری زاهیدان لە پارێزگای سیستان بلوچستان لە ئێران دروشمی مەرگ بۆ دیکتاتۆر دەگەرنەوە. نائارامی لە ئێران دژ بە ڕژیمی ئیسلامی لە پێنجەمین مانگی دایەک لە دوای مردنی ژینە ئەمینی لە 16 مانگی نۆدا دوای دەست بەسەرکردنی بە تۆمەتی پێشێلکردنی یاسای جلوبەرگی ئێران. لەو کاتەوە هەموو هەینیەک لە شاری زاهیدان خەڵک ناڕەزایی دەردەبڕن. سەرۆکی سوپای پاسدارانی ئێران دوێنێ شەمە ڕاگەیاند کە نیگەرانی نییە لە هەوڵەکانی یەکێتی ئەوروپا بۆ خستنی سوپای پاسداران لە لیستی ڕێکخراوی تیرۆریستیدا. پەرلەمانی ئەوروپا داوای کرد کە یەکێتی ئەوروپا سوپای پاسدارانی ئێران وەک ڕێکخراوێکی تیرۆریستی بخاتە لیستی هێزە تیرۆریستەکان بەهۆی سەرکوتکردنی خۆپیشاندەران و دابینکردنی فڕۆکەی بێ فڕۆکەوان بۆ رووسیا. دوو دیپلۆماتکاری ئەوروپی بە ئاژانسی ڕۆیتەرسیان ڕاگەیاندووە کە یەکێتی ئەوروپا سبەینی دووشەمە 37 ئەندامی سوپای پاسداران لە لیستی ئەو کەسانە لە ئێران سزادراون زیاد دەکات. تاران چەند هاوڵاتیەکی ئەوروپی دەست بەسەر کردووە و تا دێتن وڵاتانی ئەندامی یەکێتی ئەوروپا ڕەخنەی زیاتری لە سەرکوتکردن و لە سێدەرەدانی خۆپیشاندەران دەگرێت. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری خانم دڵنیا ڕەحیم زادە چالاکوانی سیاسی لە سوید ستۆکهۆڵم دەکەین. ئەم کاتت باش دڵنیا خانم یانی حەزم کرد پێشەم شتێک باسی ئەو بکەین کە سوپای پاسداران دەڵێ ئێمە خەمی ئەوە نییە کە یەکێتی ئەوروپا بمان خەستە لیستی تۆریستیانە. ئایا ڕاستە کاریگەری لەسەر سوپای پاسدار و لەسەر ئێران بەگشتی نابێ ئەم بڕیارە؟ ئەم کاتتان باش سڵاو ڕێزم هەیە. لە ڕاستیدا من پێم وانییە کە ئێرانیش و سوپای پاسدارانیش بۆ خۆیان نیگەران نەبن لەوەی کە دەچنە ناو لیستی تێرۆرەوە، لەبەرەوەی ئێران لە 2 ساڵەوە پێشەوە خەریکە بەرنامە بۆ ئەوە دادەنێکە ئەگە بەرەوڕووی شتێکی وا بووەوە لایەنێکی تر ببێ بۆ پشتیوانی بۆی کە پشتیوانی لێ بکە. هەر بۆیەش ئەوە ماوەیەکی دوور و درێژەکە لە پاژەوەی کە دەنگۆی بە تیرۆریست ناساندنی سوپای پاسداران هاتە ئاراوە ئەو پەیوەندیەکانی لەگەڵ رووسیە چڕتر کردەوە. ئەوە یەکێک لە هۆکارەکانیەوەیە ئێمە بەوە بگەین. سوپای پاسداران بەعکسەوە زۆر نیگەرانە لەوە و دەزانێت چون سوپای پاسداران تەنیا ئۆرگانێکی نظامی نییە لە کۆماری ئیسلامی، بەڵکو زۆر شرکت و زۆر کارخانە و نازانم زۆر هینی اقتصادی هەیە سوپای پاسدارانەوە هەیە. بۆیە ئەگەر ئەوان بچنە لیستی تێرۆرەوە ئەوە زۆر شاخ و باڵی ئێران یا ماشێنی سەرکوتی سوپای پاسداران و خەڵکی ئێران کول دەبێ و خاو دەبێتەوە. بۆیە من پێم وایە زۆر نیگەرانە و لەگەڵ ئەوەشدا هەر لەگەڵ بڵاوبوونەوە یەکەم هەواڵی دەستی کرد بە هەڕەشەکردن کە ئەوە نیشانە لە زەعفی کۆماری ئیسلامی. باشە ئەگەر هەڕەشە بکە ئەپێ چی پێ دەکرێت؟ یعنی هەڕەشەکانی بەچی دەگاتن؟ بە بڕوای من ناتوانێت ئەنجامێکی ببێت لەبەرەوەی کە ئێمە بینیمان کە ئەو کات کە لە ئەمریکاش سوپای پاسدارانی ئێران دەنگۆی ئەوە هاتە ئاراو بچێتە لیستی تێرۆرەوە، ئێران هەڕەشە و فرۆشەی زۆری کرد، بەڵامەوە ماوەیەکی زۆری لە تێپەڕیوە، بەڵام هەتا ئێستا هیچی بۆ نەکراوە، هیچی وای بۆ ناکرێت. لە ڕاستیدا ئەوە لە نیشانە لە زەعفیەتی وە زیاتر زەعفەکەشی دەردەکەوێت بە مروری زەمان و بە تێپەڕبوونی کات. بۆیە پێم وانییە شتێکی وای پێ بکرێت لە ڕاستیدا. باشە چیدا ئێران و مقبڵی حکوومەتی ئیسلامی ئێران ئێستا چی دەکات بەرامبەر بە و هەموو دژاتیە لە ڕۆژئاوا لە وڵاتانی جیهان؟
من پێم وایە ئەگەر بڵێن کۆماری ئیسلامی چی پێ دەکرێت تەنها ڕێگەیەوەیە کە تەسلیم بێت، چون لەبەرەوەی ئێستا کە تەواوی خەڵکی ناوخۆی دەتوانم بڵێن بەشێکی زۆری خەڵکی ناوخۆی وتەوە زۆربەی وڵاتانی ئەوروپایی و غەرب ڕۆژاوە بەو قەناعەتە گەیشتوون کە بێنە پاڵ دەنگی خەڵکەوە و لە دژی کۆماری ئیسلامی بوەستنەوە. یعنی ئەوە تۆ لە هەر بوارێکە لە بواری سیاسیەوە تمشای بکەی، لە بواری اقتصادیەوە تمشای بکەی، لە بواری پەیوەندیەکانەوە تمشای بکەی، لە هەر بوارێکەوە ئەگەر تۆ سەیری بکەی کۆماری ئیسلامی لە زەعفدایە و ئەگەر لایەنێکیشی بە هەر جۆرێک بتوانێت جێبەجێ بکە کە من پێم وایە کۆماری ئیسلامی ئەگەر بتوانێت هەنگاوێک هەڵێنێ کە ئەم ساڵانە ڕایگرتووە بەشی دیپلۆماسیەکەیەتی کە تا ئێستا توانی بێتی کۆماری ئیسلامی ڕابگرێت، من پێم وایە ئێستا ئەوەش ناتوانێت، یعنی ئەوەشی دابەزیوە لەبەرەوەی ئێستا کەوتووەتە هێنی بارمتەگرتنی شارۆمەندانی ئوروپاییەوە. وڵاتانی ئوروپایی داوا دەکەن شارۆمەندەکانیان بگەڕێنە وڵاتی خۆیان و سەفەری ئێران نەکەن. ئەوانە هەموو نیشانە لە زەعفی ئێرانە و پێم وانییە کارێکی ئەو تۆی پێ بکرێ لەڕاست. باشە دڵنیا خانم، هەواڵەکانی ئەم چەند ڕۆژە لە هەموو ئێران هەواڵەکانی هەلبەت خۆپیشاندانان و وەڵامی حکوومەت بۆ ئەوانە و لە شارە کوردیەکان هیچ نوێ هەیە؟ هیچ دەبیسین ئەم چەند ڕۆژە؟ لە شارە کوردیەکان و لە زۆربەی شارەکانی تریش دیارە خۆپیشاندان هەیە، بەڵام لەگەڵ ئەوەشدا فەزایەکی ئەمنی زۆر حاکمە بەسەر ئێراندا. ئێمە بینیمان ڕۆژی جمعە ئەو بە هەزاران خەڵک ڕژانە خیابانەوە لە زاهێدان، ئەمە لە کاتێکدایە شاری زاهێدان لە محاسرەی ئەمنیەتیدایە، بۆیە خەڵک ئیتر ناترسنەوە. لە شارە کوردیەکان لە هەموو فرسەتێک کەڵک وەردەگرن بۆی کە ناڕزایەتی خۆیان دەرببڕن. بەفر دەبارێت دەچنە دەرەوە، خامنەی بە شێوەی بەفر دروست دەکەن و دەموچاوی خوێنی لێ دێنن کایانی ها، ئەنی دەیانەوێت بە هەموو شێوەیەک ناڕزایەتی خۆیان و نەویستنی ئەم کۆماری ئیسلامیە بە شێوەی جۆرا دەری ببڕن و ئێبرازی کەن کە نایانەوێ ئەم دەوڵەتە حاکم بێت بەسەریانەوە. بەڵێ دڵنیا خانم، ئێمە لەگەڵ هەموو میوانەکانمان باسی بابەت خاڵێک دەکەین، ئەویش ئەوەیە وەڵامی ڕۆژئاوا بۆ ئەو کارانەی کە لە ناو ئێراندا ڕوو ئەدەن ئایا لە ئاستی گەورەی و توندی ئەو کریاران کوردەوان کە لە ئێرانە ڕوو ئەدەن یان نا؟ یعنی حەزەکەم دووبارە ئەو پرسیارە تۆش بکەم، یعنی ئەو هەموو شتێک کە لە ناو ئێرانە ڕوو ئەدا وەڵامی ئەوروپیەکان بەسە بۆ ئەوە؟ ئەمن پێم وایە نا، لە ڕاستیدا نا، لەبەرەوەی ئەگەرچی یەکێتی ئەوروپا وڵاتانی ڕۆژاوا درەنگ هاتنە سەرخەت لەبەرەوەی کۆماری ئیسلامی زۆر دەمێکەیەکە دەستی کردو بە کوشتار و خەڵک دەکوژێەوە تێروریستە لە واقعدا لە منتەقا، و ئەگەر ئەوان دەنگیان بخەنە پاڵ دەنگی خەڵک لە ڕاستیدا نەک تەنیا خەڵکی ئێران نەجات دەدەن، خەڵکی ئوروپاش نەجات دەدەن، خەڵکی خۆیان نەجات دەدەن. کۆماری ئیسلامی ڤیرۆسێکە بۆ هەموو دنیا، یعنی ئەگەر ئەوان بێنە پاڵ خەڵکەوە ئەوە یارمەتیدانێکە بەخۆشیان، بەڵام ئەوەی کە تا ئێستا کردویانە باشە، بەڵام بە پێی پێویست و ئەوەی کە دەبوایە ببوایە من پێم وایە نا بەداخەوە. بەڵێ دڵنیا ڕاحیم زادە چالاکوانی سیاسی لە ستۆکۆلم سوید لەگەڵ ئێمە بوو، زۆر سوپاس. سپاس بێوەش. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. دوحشەمێ تورکیە سەرداناوە زیرێ دەرڤایە سویدێش بۆ تورکیە بەتاڵ کرد ji ber xwepêşandana tundrêyan lê dijî Îslamê li Stockholmê ev rûdan bûbû sedema krîzek nû li pêş yan astangek nû li pêş hewlên Swîdê bo daxwazkirina endametiyê di NATO'da. Rayedarên Tirkiye destûra ku ji siyasetmedarê rastgirê Swîdî û yê Denîmarkî Rasmus Paludan
پالودان ببوره هاتی دین کود پیش بالوسخانه ترکیه استکهلم پروتستوی بکشر مزار کر پار راگهاندنا پالودان اگر شوتاندنا قرآن پیروز دمه رمضان دا ببو سادما سرحالدانان و نرحتی و خرابکاریان لسرانسری سویده خو پیشاندان کاپچوک یا دوی شنبوی عالیگرین ترکیه جی عالی دنی بالوسخانی پیک هاتبو لستوکهلم لدمه کو خو پیشاندان سر به کردان و عالی کمیته سویدی یا پاراستنا روش آوا و چالاکوان دن هاتبو رخستن کو به صدان کستی دا بجدار ببون. دیار هاولین سویدی جبو باشکرنا پیوندیان به ترکیه را چند تی آلوستر دبن هلبت برسوا انکری جبو خوبشاندان ده شنبیه و هاول هر وسع شوت عندنا قرآن پیروز و بیرس کرناک و اودی بیجن سروکی ترکیه رجب طیب اردوغان استکهلمی گل که تند بو جا انکری چما لوی دمی اف آزراندنا هستی ترکیه لسویده تیکرن بمرا روزنامه‌وان کردو باکسی جستکهلمی بمرا کا کردو دم باش یعنی اف خوبشاندان کو ده لپیش بالوسخانه ترکیه استانبول هات کرنو بشی وی کی کو هر کس دزانه کوی آزراندنا ترکیه به چما هاتن کرن؟ بله هر چیزی وقتی تزانن سالا چوی ولات سوئد و فنلاندیا جزء بو اندامتیا ناتوی خو پیشکش کردن لدولت ترکیه وتو بکرتینه لابگو تشتی کوی استانبول استکهلم انقره بونه وانوجه داوین پروتستوی ترکیه همو جبر کو جوینا سروک جوینا وزیر کاروبار در به ترکیه مبلو چاو شغل امریکا باش نچو عاجزی کی چه بو زانی هفتیا شو هاتو بدره دخواسته هنگ چکاب استینه و دخواستن کو الیکاریا امریکاش بو پیده و یپگه و SDF راکن و عاجزی خود خواست با وکیدی چند دیاره کو دولت ترکیه گلک عاجز بیش امریکا و نکارز دب امریکا شرکت شناویده مثلا 27 ماه جوینه کی گوتونه میچکن وزیر برگیری ترکیه هولوسی آکار و پول یونسون وزیر برگیری سوئد لروجا اینه لآلمانیا و هودیرا پیمانک چیکرین کو یک شوبات جوینه آنچه به پشت کو وزیر برگیری ترکیه چومالا خو بریاردان کو بیژن کو ما ابطال کریه چکی وقت نه اساس یعنی دولت ترکیهش بوی دنگدانا کو لگولان آج حزیران ده وچه به دخوازه وان شر پالودان و مثلا قرآن و مثلا چتیتر همیش بوی دنگدانا خو بکر بینه اساس مثلا شر ترکیه و امریکا دیپلماسیه ده چما تدبیجی سردانا وزیر دروی ترکیه بو واشنطنی نصر کتیبو او جوینا چام فهم نکر باش چما اون باور دکن کو او جوینا سرو وزیر دروی ترکیه لواشنطنی باش بریوه نچو یعنی سدمی چنا اون وسا في باوریا واوا بالگوری آگاهداریه ما بلینکن گلکی سرد خبر داره به مملوک چاوش اولوره گوتیه اونه یا سوئد و فنلاندیا به شرط قبول بکن اگر اون قبول نکن یعنی نیت ما هي امو بابج جناتوی مثلا یا پگه پیده جبیر بکن اب پروبلمی حالی کون چه دکن اون حقن نه نورمالن یعنی جبروی که جید معفیم رو بعد دوی اصلاحاتین دمر تاش حبسه درخن دوی او محکمه کل سر رئیس بلدیه استانبول هي او که تزانن وی محکمه بدن گرتن دموکرات ببین گله کن هر مال دموکرات بین نخوامه وجب ناتو بابج نگوری آگاداری من اوه و جار عولی امریکا هاو دجوار خبر ده وقتی تزانه بشته که جو بایدن با رئیس جمهور جار یکم سر رسمی به فرمی لواشنگتن جوینه که نابرا وزیری که ترکیه و امریکا چی بو اوه گهدایش راست نراست هم نزان لیو کووارا اکونومیست و وانا مامروان رو جد بینه که هر وسا گلکی کسی که نزدیک ترامپ اون ایش که نجی گل دجوار خبر دن هر وسط سلاح فراتن امبارگویی بوب ملندز خوازه بده سکناندن کنگره با آوی که دیت فکره پنتاگون با آوی که دیت فکره لمرود کاره کرتیج بیجه کو کارو تکیلین کارو باری دولت ترکیه آنها باش ناچه بله باشه دی سال قال هندي جي كاكردو يعني هركز دزانا كو تركيا حكومتها نها تركيا اردوغان و اك بارتي خناخن بن بالكي وصا فاندا خوازن وصا كو امريكي و اوروبي جوانا ديكن بون منا بردانا روجنا مفانا مثلا فروكان مثلا كو كردين كرداو روش آفا يعني حلوستي خوانا ناقو هرا چما اف الشعر لسر تركيا
براستی از لوی قناعتی دنین مردوغان یکی جی قوت فهم دکه جی پرا فهم دکه جی تهدید فهم دکه از باورم هنگ شتاوی بکاربن یعنی دکارن مثلا پیشیا دنگدانه ده هنگ که صبر نج بکو هم یا امریکا ممنوع بکی هم جهان کرز عفتو دنگی خو بدن AKP و پارتیا اردوغان جبروی که جی امریکا تو چاره نمایه جبر کو دولت ترکیه حرمت آویش بوی معافی آخافتنه بوی freedom of speech یعنی بوی وان شتاتنه و نکاره یعنی ولاتی که ناتو ده به گرگ سیستمی که پارتیه به دولت ترکیه هر روز نیزی که یک سیستم یک پارتیه ده به وان پارتی است جاش بروی که جام ولاتی که کل اندام ناتو به و گرگ اول ولد دموکرات به معافی مروره حرمت بکن هر روز ساجی يعني قرار دانه كو فنلنديا والسويد جي تركيا زحت لازم باشا كيك كود افتشتي يكون بعض رجال السويدي الرودد انه اف برصفع سويديان طيب اجي بري كانك حتى وزير سرك وزير جي قلت بتشتي كو تركيا بترش ما دو خاصه ام بترنك عارن بكن وخبش عندنا دو هاتشتي وصعد بالنشانك كو ايدي سويدي هي في نما كو بتا عندما ناتو يانجي ودافج ودا خوازي برد نها تشاوا بالفيدمي بله وان روجا وزیر برگریجی کاروبار درویجی و سرک وزیر سوئدی دجوار خبر دن دجی انقره جبر کو گوتنش کو حتی دنگدان شینه به اونایلین ام بکم نوی داری ام نمجبور خم محتاج جوان بکن جبر کو هر تشتر دنگدانا لترکیه هاتی حساب کردن وگا اردوغان دخوازه 14 گلان دنگدان شکش بروی کش نیاره دیگره شر دیگره قلبالغ دیگره جبویجی دولت سوئد ناخوازه خو بچوک بکی ایدی وکابره نابجه از وفیم دکم بیجه معفی مروان معفی آخافتنا انسانان دموکراسیش مرا پرگرینگه جبروی کیجی ام نمجبور دولت ترکیه گوداری کن ودولت تركيا جي ديارة دخوازة كو وينا زغطي السويديان بكا كو عن تشتا ودف جوان آزادين خبر دا بريز كوردوباكسي روجنموفان جستو كل مرة بو قال كي سپاس تكيم كيك داخل بباشكرنا بيواندين أنكرا وشامي قالوا باشا روجا أوبوزيسيونا سوري دي تشاوا باو قالوا بارتو آلين سياسي لسوريا تشاوا فيا كدن الخينن زانا عمر بامري دنجي أمريكا لقامشلو اف بداشون كريان دمك داگو رژیم سوریه و ترکیه بر بالهفکرینه که ودیشن پرسا لسر چارنویس اپوزیسیون سوری جاره کدن در دکه روجوی گلو پیکان آلین اپوزیسیون دجیر سیوانه که هفبش ده لهف بکن بر پرس نویسگاه تکلیان یا ریخستنا سوریا دموکراتیک گابریل موشه گو پارتیا وی د ناو ائتلاف سوریه ده دبجه هر نزیک بونه که نافبرا هر دو رژیمان ده د باندور لسر همو اپوزیسیون بکه لو ما توی آلین اپوزیسیون نزیکی هف بن أعتقد أن هناك مؤشرات دوی آلین اپوزیسیون سوریه لهف بکن جبوکو فشاری لآلین هرمی و ناف دولتی بکن داکو داخوازن وان لبر چاوان بگرن اگر لهف کرن نبه دی آلین دن با آوائک یک آلی پرسگره که لگوری برجواندین خواه چاره سر بکن و دی او یک لسر حسابی برجواندین گلی سوریه به لآلیه که دن مجلس سوریه دیمقراطیک مسده گو نونرتیا هزن سیاسیین با کرجلات سوریه دیکه نرازیبونا خوال همبری نورمال کرنا پیوندیان نناورا انقره و شامه ده نشان دا انداما نویسگاه تکلیا مسده دریا رمضان دیار دیکه گو هولدان مسده جبو نزیکبونا آلین اپوزیسیون سوری به نافبر بردوامه بانجي ما أون جو أم حميم مخالفة سوري بين جلهاف أم بفرا نقاش بكن أم بفرا بكن بريارة الرنج كيش سوري را أم آفا بكن سيستمكي نو سيستمكي ديمقراطيك جبو جو أم فيجلي باشتي وبآرامي تدا جيان بكن لگوری چافدیران جبر نبونا پروژه که سیاسی گو همو هیزن اپوزیسیون سرهف کم بکن نپیکانه گو هیزن اپوزیسیون سوری دجیر سیوانه که یه گردی ده کار بکن باوریا مدتی أرديك تنيا جو حرد مخالفات بقينا هم مسدي جبر بروجا ونا ديمقراطية وأفناجي بروجا ونا أخوان المسلمين جو دبن سرورية تركي دكار بكن. پشتی 11 سالان جناکوکین دنافبرا رژیم سوری و ترکیه ده د 28 دیسمبر ابوری ده لموسکو یکم جوین با آوای کی اشکره دنافبرا هر دو آلیان ده لدار کت او جویل سر استا وزیر براوانی بون هر وها پیشبینه گو هفدیترین هر دو آلیان لسر استا وزارتا کار دروه و سر کماری جی پیکوره لآلیه کی دن و د چارچوبه هولدانین کم کرنا آلین اپسیونی روژا دهی و مهی لباجار قامشلوی مسده و هفبندیان اجتماعی سوری ریکفتنه که هفبش را گهاندن. زانا عمر دنگ امریکا قامشلو
برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفته جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی بمرانه سەرۆک جۆ بادن هوشداریان خوا یەن دەربارەی گواردنا ژینگەهی دووبارەکردن و سۆزە ئالیکاریە فدرالیدا ji bo ویلایەتە کالیفۆرنیا ji ber ژمارەکە باهۆز و لەهەیەن ku li ویلایەتی قەومینە lê rexnegirên wî dibêjin ku ew têra çareseriyê nake lê ew kesên ku pesna serokî û siyasetên wî û qanûnên wî didin sebara jingehê bi taybet dibêjin ku guhartin bi yek carê nayê. ئاسمانی گۆڵدن سەید واتە کالیفۆرنیا هەور و هەڵا و باراناویە کەش و هەوایەکی زریاناوی کە سەرۆک جۆ بایدن دەڵێت هۆکارەکەی گۆڕانی کەش و هەوایە. هۆکارەکانی ئەم کەش و هەوا زریاناویە گۆڕانی کەش و هەوایە واتە زریانی بەهێزتر و لە ناکاو. بایدن ڕۆژی پێنجشەممە سەردانی کالیفۆرنیای کرد بۆ هەڵسەنگاندنی زیانەکانی زریانەکانی ئەم دوایە بۆ ئەوەی بەڵێنی یارمەتی فیدراڵی بدات و پەیامێک بگەێنێت. دەبێت وە بەرهێنان لە ژێرخانێکی بەهێزتردا بکەین بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی ئەم کارەساتانە لەبەرەوەی بە جۆرێک لە جۆرەکان کاڵەکە دەبێت ئێمە پێشتر لە یاسای بنیادی ژێرخاندا کە ساڵێک لەمە و بەرواژۆم کردبوو بودجەمان بۆ تەرخان کردووە. بایدن دەڵێت هەنگاوی دیکەی ناوە لە بەرەنگاربوونەوەی گۆڕانی کەش و هەوادا بە یاسای کەمکردنەوەی هەڵاوسان کە بەم دواییە پەسەند کرا کە نزیکەی 400 میلیارد دلار لە بودجەی فیدراڵی بۆ دابینکردنی وزەی پاک تەرخان کراوە لە هەوڵێکدا بۆ جێبەجێکردنی پابندبوونی ئەمریکا بەپێی ڕێکەوتنەکەی پاریس کە ئامانج لەی دابەزاندنی پەنگ خواردنی گەرمبوونی جیهانە بۆ کەمتر لە 2 پلەی سەدی. بایدن داهێنانی ئەمریکای لە بواری وزەی پاکدا بەرەو پێش بردووە بۆ کەمکردنەوەی دەردانی گازی پەنگ خواردووی گەرم کە زانایان دەڵێن دەبێتە هۆی گۆڕانی کەش و هەوا. شێری گودمان لە پرۆگرامی گۆڕانکاری و ئاسایشی ژینگەی سنتەری وڵسن دەڵێت حکوومەتی ئەمریکا لە مێژە گۆڕانی کەش و هەوا وەک هەڕەشەیەک دەبینێت. دەبێت لەو مەترسیە پێکاتەوەی دووبارانە تێبگەین چونکە مەترسیەکە کە زریانە گڵتێبەربوونی جەنگەڵەکانی بەدوادا دێ پاشان کاریگەری لەسەر چەندین ڕووداوی ئایندەی کەش و هەوا هەیە. ئەم ڕووداوە تونند و تیژانە ئەم زریان و لافاوانە هەمویان پێکەوە کار لە یەک دەکەن. ئاماژەی بەوەش کرد پێویستە بارگرانەکە لەلایەن حکومەت و کەرتی تایبەتەوە بە هاوبەشی لە ئەستۆ بگیرێت. ئەم پەیامە ئاڕاستەی هێزە جیهانەکانی کۆڕبەندی ئابووری جیهان کراوە. بایدن نێردەی باڵای کەش و هەوای خۆی جۆن کێری نارد بۆ کۆبوونەوەی ئەم هەفتەی لە داڤۆس لە سویسرا. چارەسەرکردنی گۆڕانی کەش و هەوا جۆرێکە لە وەرزشی کۆتایی تیمەکە ئەوە تەنها لە کەرتێکەوە ناکرێت بۆیە دەبێت حکوومەتەکان بیکەن دەبێت کەرتی بازرگانی و کەرتی دارایی تێدا بێت و پێکەوە کار بکەن بۆ ئەوەی بەڕاستی چارەسەری ئەم گرفتە ئاڵۆز و تیۆریانە بکەن. شێری گودمانیش دەڵێت گۆڕانکاری کاتی دەبێت. ناتوانین تەنها پشت ببەستین بە سوتەمەنی خەڵوزی بەردین ئێمە هەندێک جار نەوت و گازیش بەکار دەهێنین. بەڵام ڕخنەگران دەڵێن سەرکردەکان دەبێت تونتر بن بە تایبەتی کاتێک بازە ڕوبەڕووبوونەوەی ئەو پیشەسازیانە دەکرێت کە ژینگە پیس دەکەن. بەبێ گرتنەبەری ڕێوشوێنە بەهێزەکان لەلایەن حکوومەتەوە ناتوانین ئەم کێشەیە چارەسەر بکەین. ئەوەش سەرەتا پێویستە بەرەنگاری کۆمپانیەکانی سوتەمەنی خەڵوزی بەردین ببینەوە کە لە دڵی کێشەکەدان و بۆ ماوەیەکی زۆرە هەوڵی سەرقاڵکردن و نکۆڵیکردن و دواخستنیان داوە. هەندێک لە نەیارانی سیاسی بایدن تەنانەت هەندێک لە هاوڕێ دیموکراتەکانیش ئەو یاسایانیان بێهێز کردووە کە زیاتر گشتگیرن و دەڵێن ئەو پیشەسازیانە هەلیکاری بە بەها دروست دەکەن. کەواتە ئایا بایدن زۆر شتی کردووە یان بەس نییە؟ کات و پلەی گەرمە بۆمان ڕوون دەکاتەوە. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی ئانیتا پاول واشنگتن. پەیمانگەی جۆرج بۆش لە ویلایەتی تەکساس ناوچە گەورەکان لە سەرانسەری ئەمریکادا ڕێزبەندی کردووە کە دەڵێن ئەوان کۆچبەران وەردەگرن و کار بۆ گەشەکردنیان و گەشە پێدانیان دەکەن. راپۆرتێکی دەنگی ئەمریکا نیشانمان دەدات کە چۆن کارۆلادۆ سپرینگز لە ویلایەتی کارۆلادۆ بە شێوەیەکی گشتی کاشارۆچکەیەکی پارێزگارە ناوی کەوتووە ناو ئەو لیستە. کارتیک پاڵانی ماڵای ئێستا ڕاوێژکاری داتاکانە دوای گەیشتنی بە ئەمریکا بە ڤیزەی تەکنۆلۆژیا بۆ نیشتەجێبوون لەلایەن حکوومەتی کۆلۆرادۆوە هیچ کۆمەکییان نەکردووە
لەبری ئەوە پشتی بە کۆمەلگای هندی ئەمریکیەکانی شارەکە بەستووە. یارمەتیان دام بۆ بەدەستێنانی شوێنی نیشتەجێبوون هەروە دەستکەوتنی کار لەو شوێنەوە لە ڕاستیدا تاوەکو 3 مانگی یەکەم زۆر کۆمەشیان کردم. جاکی لە ڕێکخراوی سنترۆ دیلا فامیلیا دەڵێت زۆر جار کەسانی تازە هاتون نابینێن و گۆشەگیر دەبن. بربەستی زۆر هەیە بۆ جێگیربوون، هەروەها بربەستی کولتوری و ڕەگەسپەرستیش. زۆرێک لەو کۆچبەرانە کە ئێمە خزمەتیان دەکەین قوربانی تاوانن. لەبەر ئەوە هەندێک بەلایەنەوە سیر بوو. کاتێک پەیمانگای جۆرج دەبلیو بوش شارەکەی لە ریزبەندی 21% لەو شارانەی کە خزمەتی کۆچبەرانەکەن. کۆلۆرادۆ سپرینگ بە ئاکادمی هێزی ئاسمانی ئەمریکا بەناوبانگە، هەروەها لووتکە شاخی پایکس کە بەرزەکەی 4300 مەترە. زۆرێک لە کۆماریەکان ڕاشکاوەنە باش لە داخستنی دەواازە سنوورەکانەکەن بەڕووی کۆچبەری نایاساییدا. پێم وانییە ئێمە تابلوەکمان هەڵواسی بێ و لێ نووسرا بێت کۆلۆرادۆ سپرینگز شوێنێکی زۆر باشە بۆ کۆچبەر. جان کۆماری خوازێکی سەرسەختە و دوو خولە سەرۆکی شارەوانی کۆلۆرادۆ سپرینگزە. لە ساڵی 2022 پەیمانگای مێکلند شارەکەی لە پلەی نۆهەمی توانای ئابووری لەنێو شارە گەورەکانی ئەمریکادانا کە ئەمەش هانی کۆچبەری یاسایەکانی داوە ئەوانەی پسپۆلیەکیان هەیە ڕووی تێبکەن. سوپایەکی گەورەمان هەیە کە لە 40% ئابووری ناوچەکە پێکدێنێت. هەلیکاری زۆر هەیە لە بوارەکانی تەکنۆلۆژیا و داتا و سایبەر سکیۆریتی. لەو باوەڕەدام زۆر کەس کە بە یاسایی هاتوون و پسپۆریەکیان هەیە بە دوای داگەڕاون و پیانوتون بۆ نایەن بۆ کۆلۆرادۆ سپرینگز. کۆڵم راپۆرتەکەی ڕێکخراوی جۆرج دەبلیو بوشی نووسیوە بە ناونیشانی کۆچبەرەکان و فرسەت لە شارە ئەمریکیەکاندا و تووشەتی بۆ نووسینی راپۆرتەکە کۆمەڵێ فاکتەرم لەبەر چاوگرتووە. ئایا شوێنێکی باشە بۆ کاری بازرگانی یان دروستکردنی کۆمپانیا؟ ئایا شوێنێکی باشە بۆ دەستپێکی کارەکەت؟ شوێنێکی باشە بۆ کڕینی خانوو؟ لەو بارەیەوە پاڵانی ماڵای دەڵێت بەڵێ شوێنێکی باشە بۆ ژیان. ژنە تازەکەشی هێناوە و هەمان کاری لەو شارە دەستکەوتووە. چێژیش لە ژیانی ڕۆکی ماونتن دەبینن پێکەوەن لە ماڵەکان و جارجارش یاریکردنی کریکیتی هندی دەکەن. یحیا بەرزنجی دەنج ئەمریکا بۆ راپۆرتی کارۆلین بروسوتی کۆلۆرادۆ. یەکێتیا ئەوروپی دیبێژە و ئەو 10 ساڵە بۆریدا لەسەر سولورێن خوار و بڕووی کێشەی نەچاوەڕێکری بوو دەگەڵ زێدەبوونا بەرچاو پەناخوازین و دگەهیژن بەر ئاوین باشووری ئەوروپا و بە میلیۆنان ئوکرانیژی و ڕەڤیانە وڵاتین ئەوروپیدا کوژدادگەهکردن رووسیا ڕزگار بن. ساڵا 2022 330,000 دەرباسبوونên neyasayî li ser sînorên derve yên Yekîtiya Ewropa bûn. Li gorî sala borî 64% zêdetir bûye. Ev ji marê li gorî Frontexê Ajansa Ewlekariya Sînor û Kenarava Ewropî hatiye belavkirin û ev ji mar bêgo milyonên ji penaberên Ukraynî di nav de be. Penaberên Sûrî, Efganî û Tunisî bi hevre hema neviyê ji mara van derbasbûnên neyasayî ne. Ji Misir, Bangladeş û Nîjerya jî hejmareke zêde ya koçberan hebûn. Rewşa evlehî û ya abûrî li piraniya wan welat û herêman da sala borî pir xirabtir bûye. Piraniya kesên got neyasayî gihiştine wir ew bi riya Rojavayê Balkanê û riya navenda Deryaya Spî a ber bi İtalya ve derbas bûne. Hikûmeta İtalî vê mehê biryarên yasayî bi penaberiyê derxiste golgorî rêxistinên xêrxwazî mîna doktorên bêsînor wê ev yekê karê rizgarkirina penaberan dê deryayê de dijwartir bike. Yunanistan jî gavên tundê li dijî rêxistinên rizgarkirina koçberan derxistine. Ev hişbûn û tundî di helwestên siyasî de dibe ji ber şerrê li Ukrayna li gorî şirovekar Camino Mortera Martinez. Gotobêja hevpar li vir li Ewropa ber bi tiştekê wiha diçe. Baş em rastî qeyranek mezin ya penaberan bûne ku welatên cîranên me dibe. Lê çima divê em hemî van nakokên ku li deverên dinên cîhanê dibin danîn ser milê xwe. 13 milyon penaberên Ukraynî ji destpêka dagirkirina Rûsyayê ve derbasî Yekîtiya Ewropa bûne. Nêzîkî 10 milyon kes jî ji Ewropayê vegeriyana Ukrayna hatine tomarkirin. Em dibînin ku êrişên li ser binesaziya sivîl beşeke ji stratejiya şerya Rûsyayê ye û heta niha ji mara derketine zêde nebûye. Xwaragiriyek berbiçav ya civak û abûriya Ukraynayê heye. Lê bêguman xalên guhestinê yên guhertinê hene ku reş nema bê
debarkirin ji bo jimarek mezin ji welatiyan û wê demê dibe ku jimara derketinê zêdetir bibe. Di heman demê de jî Yekîtiya Ewropa Belarusya tawan bar dike got ji sala 2021 û vir ve bi plan koçberiya rêxistî ya dewletê dimeşîne. Got koçberan horgirî derbazkirina sînorê Polonya dikin. Yekîtiya Ewropa wiriyaye got Rûsya jî heman tektîkê bikartîne. کرملین ناوبره هنوالاتن روشحلاتا ناوین و باکور افریقای و دوره کالنینگراد یا بن کنترولا روسیا هجمارا فرینن خوازده کرینه دبکو بمبستا چکرنا قیرانک دنه. بریارا گودمها تیده جوینا تایبت یا یکیتیا اروپا لی دار کهوه بمبستا لحفکرنا لسر سیاستا هفبش ده درباری کوچبران ده. جاودیر دبیجن گودو بندیه که دم دریج دنا برا ولاتین اندام ده هیا و دبگو تو انجامین سرکفتی نبن. جبر راپورتا هنری ریدوال، لقمان احمد، دنگی امریکا. چالاگوانین ازدی و دوست و پشتوانین وان کیف خوشیا خود دیار دکن لهم بر پنگاوا پارلمانی آلمانی جبونا ساندنیا کریارین کومانا دولتا اسلامی داعش لدیجی وان انجام داین وکا جنوسایدی وان هر وسا داخواز آلیکاری پشتوانیا کیمانیان کر دی عراق دا بریارا روژا پنجشنبه به تکرار دگیان جالیسی گروپین هفبندیا دا سالادارا پارلمانی آلمانی هات پسند کرن هر وسا اندامین پارتیا پاریزیار جی دنگ دان بریاری اف بریارا ناساندنا کریارین دا عشوك جنوسايدي بشتي نرخاندنا ليكولرين نتوين يقرتيبو اف بريار سيستمي دادوريا ألمانيا جيهان دا حتاكو دوزن دادگه کرنا برگمان داعش لألمانيا وكن پشتی وی پنگاوه چالاگوانو پسپورین ازدی بو وزیرا دروا و وزیر چاندنین آلمانی رجویان و دیگل سروکا پارلمان ایکتیا اورپی جی جبو گوتو بیجی لسر آواین جیبجی کرنا بریاره. اف جیوین چاوا در بازبون پروفسور جان الهان کسلخان درو ناس و تایبتمندی چاره سرکنیا ترامایا کو به قربانین داعش را گل کی کارکر نهار راستخوش آلمانیا بمره دکتر دميتا باش سپاس بو دميوا از خوازم بكرتي بحثي بسيار هندي بكم كا او جيفين بشتي بريارا برلماني دقال وزير الماني چا در باز بون وان چه سوزدانج بو جيب کرنا او بندين د قانون ده هاتين بله زو سپاس و دم باش که داخل سپاس بو دعوتيوا راستی ویژه ببیجم پشتی و نه ساله هولدانه که گلک مزن اکتیویستین ازدیان پیسپورین ازدیان کاری که مزن کردن که روزا پنجشنبه اف قبول کردن جنوسید پارلمنت در باز بوم بلکه جرا یکمینه که حکومت آلمانی آن حکومت به یک رئیس رابو سر پین خو و سر خال بر قربانی و بر ازدیا توان و به جنوسید قبول کردن تشکی گلک به هسته و تشکی پیوست بود انوار سر پرسیارا و سر خالا پنج خال تیده در باز دوه که دویجه ام جنوسیتان ازیا قبول دکن سری خال بر ملیا و گورستان واندتاوینن ام ریز دگرن هر و هاجی 20 خال ریز هات نکردن که چوا کاری بنج آلمانیا آریکاری ازیا بکن یک جوان جبو دادگری و مافین این ازدیایه یدن دوامین که همو کسین این که بشداری داعشی بودن این تروریست و دنیا الکو داره به ورن دیتن و ورن توان برکرن جبر ویج نهال آلمان جی اوا سه دعوا هاتنه بکرن بریا و هفتیجی بازار کوبلنس دیسا یک کسی که توان برن داعش نهال بر دادگه و هم هیوید کن وره جزا کرن هر و بله هر واجی به حکومت عراقی و بغداد اربیل رژیم دبیجه امی بتنگ و نزدیک به هفره کار بکن داکو ازدی کار بندیسا وگرن شنگال و جیخه و هر واج بو آوا کرنا شنگال جی او آمدن آریکاری بکن دکتر الهان البته ما بس آمد فيها في اول مثلا كان جي كرنا وان خالان وشعب اللي بري وينات بحسي خالن برياري كدي ديار هيك شوان خاله اول كو المانيا وكومك ديا خلكي شنغالي وين قربانين داعش بينا يعني اول سر تشبنا ما بن او كاسين كو وبين ورقرتن شرطي ويتشنا ويتشبن دوی پیاما کو هاتی قبول کردن جبو واجبه که گروپه که دنه دیسا ورا آلمانیا تده تونه لی حپشتی وی جوینا کو و باسک جناب و باسکر
همو پارتیین این حکومت ده جمره گوتن هم آمدن دیسا گروپ که نوچه بکن تقریبا باس 1200 کسی دکن لحید تام ندیاره او تخوازن او کسین کل عراق و کردستان جیان وان گلک تنگه آلی نقشین نفسی هنه و به تایبتی جی او زارو که کچین کل نها دستین داعش دوان ببینن و بینا آلمانیا و به تایبتی جی او زارو که کج آلی داعش نه دنیای که کسی کلوان خودی در ناکبه نه حکومت عراقی نه ازدی وان خوازن که چاره سه که ببینن که وان ببین آلمانیا جبو کاربن جیانا خو لبدره دوم بکن. بله کواتا او ند بریاری دابولی وکو بیجین پیشنیازه که کاربدست آلمانی بو. دکتر امزانن اون بو وزیریا درورا جویان و وزیر کاروبارن چاندنی آلمانی را جویان لی گورا کو استی گشتیم جهنده کسین کو آمده دیاره يعني جيفينا بوزيري تشاندني راو قال كي بيجرينج دان عسكرين شما يعني ويتش سوز دان مثلا وزير تشاندني جم özdemir با تقريبا 20 ساله مهم مثلا کردا و کردستان هم مثلا ازیان به نزدیک و شوپینه بخواه هاتیه کردستانی و هاتیه لالشه و نزدیک بوناوی به ازیاره اوی مروه که یکمین بوی که و چاخی داعش هات کردستان گو گرک آلمانیا چکا بده کردستان و پشمرکه دا کو کاربن خوب پارێزن جبر ویجی جم özdemir مروه که نزدیک ازده و تایبتی تخوازه آلیکاریوان کردستان و آلمانیا جی بکه باشا لگورا بریارا پارلمانی آلمانی دیکاره چی بکه جبو وگراندنا بو نمونه آوادان کرنا شنگالی وگراندنا خلکی آواره کوم دزان بصدان هزار جوانا د کامپین پنا براندنا ناگلک ریخستنن این سیبیل و این وزارتیا یا دربا و یجبو پیشدان لکردستان و لشنگال دست بکرنه کار دکن او دبیجن سر اساس پیامه 2020 کو هاتی آوا کرن و سه یاسایا کو لعراق جبو ازدیا هاتی چکرن لنه هاتی بجی کرن او دخوازن به کردستان و به بغداد لگل هورون کو چا کاربن آلیکاری بکن و شنگال ور آوا کرن کنکریت آلمانیا بخوا آمده با آل دراوی با آل زانبونه و آل لوجستیک کو امکانات که اولکاری هبه هر شنگالی و آلیکاری ازدیا بکن رولی وان ری خراوین کو هاتین دامزراندن بتایبت جی پشتی ریشا داعش لسر شنگالی يعني وانا وچالگوان دنجي كود المانيا دا قال كي زحفونا كار كريا چند بو جبوكو حتاكو المانو توايا بارتين دي كواليسيونا حكومتي دا بجهن و باوري كود في اف مثلا وكا جنوسايد بين عسكرين يعني خواز بتبحثي رولي وانا بكي بله یک از باورم به تایبتی 2014 پازا دست پیکر کو هرما بادن بودن به که هر وا از یک جوان مسئول وان بوم کو 1100 از جن کچن از کو دسن داعش زمان آلمانیا جبر و میدیا و سیاست گلک خو نزیک بونا از دیدید 2000 سال شوی 2020 هیواشش کمیسیون مافی مروایان دولت آلمانیا لگل هورونشت و گلک شورمند اجد نافده بوم دعوت کرد و گهدار کرد گلو جنوساید کمپوزیه چیه گوی کمیسیون بیک دنگی همو حزبین دروای حکومت گو راست اف جنوسیته و شش هیوایجی ام سروان 20 نقطه ام کار دکن اجی وک شورمند جبو حکومت و ام کاربن تنه نقبول کن جمهور گو قبول کردن تنه گوتنه که بیشتری قبول کردن بهنه گاوین کنکریج آل دولت آلمانیا ورن کردن و هم ل آلمانیا اون دزانن 200,000 ازیل آلمانیا دجین و هم ل کردستان آلیکاریا ازیا بکن و کاربن بگرنه ولاتی خو وک هر کسی با آزادی بجین لیج بووی کنکریت سایکوسوسیال سیاسی چاندی و کلتوری دبی گلک فاکتور ورنه پیکانی کو ازدی کاربن دیسا بگرن جوینا ابو وزیر درورا چاوا ابو وی یعنی چه پشتوانی جبو کیمانین اولی ازدیاو کیمانین اولی ده هریم ده دیراق ده و ده رشلت ناوین ده دانش کو جبو مثلا پینگاف جبو کو اولن پاراستن ده ولاتین خدا
بلکه دخیل وزیر خارجیه در و آن لینا بیا بوک بخوا چاخه سروک پارتی کسکه بون 2019 هات کردستانه از بخوا بویرا بون به هفته که القامپا و پنابرن از دیا کچی وان زارک وان را آخبین اجبر ویجی آن لینا بیا بوک وزیر در و مثلا از دیان نزیک به شوپینه و دزانه و گلک زمپاتی و دلخوازی از دیا دکه اجبر ویجی او بخوجی گلکش بو آریکاری کو اف پیام د پارلمانت د درباس به او سوز دانجی کو دنیز د کو امکانات چه به دیسا ور کردستان او نزدیک به ازدیه بشوپینه کارو شوان وان قمپا چوایه او آل سیاسی جی دخوازه به ترکیه ره به بغداد ره و بدن درجه باف دا کو ایریشی شنگالی نکن. بله دکتور جلیل هان الزام اف چند سال انتو بقربانی داعش رکارد کی بتاع بلجی اوین کو راستی تو نتیجه بونا بتاعبتي تو نتیجه سکسی و توشي تروما بونا تبوان ركاردي كي يعني بريارن وصا كو حكومه المانيا برينجي جدهان ولات رخصتي وسازين جهان جدركتي كو او كريار وكا جنوسايد انس كن چندي وي اليكاريا وانا بك فغارن سر يعني چندي وي اليكاريا چارسر كنا وان بك يعني ونظن بخوا الانستيتوتيا كما يا سايكو ثيرابي سايكو تروماتولوجي زانكو دوكايه او دوام بكن اريكاريا مك وام كاربن زدتر دكتوران سايكوثيرابيست يعني دكتور نفسي ام پرورده بكن كو اريكاري بكن گاوك دومين وسابق كو ام كاربن كومك و سنترا يا ساخلميه يا تندرسيل شنغالي اوا بكن دا كل ام بخل شنغالي المانيا بخل شنغالي امد اريكاريا وان بك لي اف قبول كرنجي كك داخل دبيان بايساني بن تشتكي هستاكي گلك مازن بو باور بكن تقريبا 20 قرباني چاخك و اف قرار بريال هذا قبول كرن گلمل پارلمنت برد گلک جوان بگریبون او بونو جاره یکمین گوت با دولت که راد بسش پیه او اف قربانیه متشتی هاتی سرمه اف ایش و تادایی قبول دکه یعنی جعال نفسی جبتش که پیوست و ازدید زن ایدل دنیای نبتنینه بله البته ما دید بفيديو عنده كوتشاوا او عنده من برلمان وكابدس قال كي سوز وهسن خوا ان برامبر وانا ديار دكنو قال كي اخواني زيكي وان دكن دكتور جان الهان كزل خان درو ناسو تايبت من چرا سركرنيا دروني يا ترامايج المانيا بمره بو قال كي سپاس سرچاوه مهربه دنگ امریکا جافکانی کا په باوریان و چاو آگاهیان برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوب دم پزانین و نوچین جیهانه لا کاتێک داپەتای ڤایرۆسی کۆرۆنا دەچێتە چوارەمین ساڵی خۆیەوە ئەمریکا لەگەڵ جۆرێکی نوێی کۆڤیددا خەریکی ململانێ و لە هەمان کاتیشدا چین دوا بە دوای هەڵوەشانەوەی سیاسەتی سفر کۆڤید بەرزبوونەوەی حاڵەتەکان ڕادەگەێنێت. 3 ساڵ بەسەر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە سەرانسەری جیهاندا کە یەکەم جار لە شاری وەهانی چینەوە سەری هەڵداتیە پەڕیوە لەو کاتەوە تاوەکو ئێستا ڤایرۆسەکە لە شێوازی جیاوازدا خۆی گۆڕیوە و جۆرەکانی دیکەی پەرەیسەندووە. سەرەڕای ڤاکسینەکردنی خەڵک بە شێوەیەکی فراوان لە ئەمریکا بەڵام جۆرە نوێەکەی ئەم ڤایرۆسە بە ناوی XBB.1.5 توێژەرانی پزیشکی ئەو وڵاتەی نیگەران کردووە. ئەم ڤایرۆسە بەشێکە لە خێزانە گەورەکەی ئۆمایکرۆن بەڵام یەکێکە بەڕاستی لێرە لە ئەمریکا بڵاوبووتەوە و مەزەندەش دەکرێت ببێتە هۆی نزیەکەی لە 140 لە هەموو ئەو حاڵەتانی توشبوون بە کۆڤید-19 کە ئێستا لە وڵاتەکەدا هەیە. ڕێژەی نەخۆشی لە ئەمریکا لە وەرزی زستاندا بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە. نەخۆشیەکانی ئەنفلانزا و نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسە و ڤایرۆسی کۆرۆنا هەندێک جار کاریگەریان خستووەتە سەر سیستمی نەخۆشخانەکان لەو وڵاتەدا. سەرۆکی ڕێکخراوی چارەسەری بۆ ڕزگاری ژیان و هۆشداری دەدات لەوەی کە خەڵک و سیستمی چاودێری تەندروستی دەبێت وریابن لەم وەرزەدا. خاڵی سەرەکی ئەوەیە کە کۆڤید لێرێ و دەمێنێتەوە سیستەمی چاودێری تەندروستی پێویستە خۆڕاگرتر بێت و چارەسەری ئاستەنگەکانی پەرستاری و بوارەکانی تر بکات. پێویستە خەڵک لە دژی ئەنفلۆزا و کۆڤید ڤاکسین بکرێن و ئەو کەسانی مەترسیان لەسرە لە شوێنە داخراوەکاندا پێویستە دەمامک بەکاربهێنن. بەڵام لە چین دۆخەکە جیاوازترە.
حکوومەت دوای دەسەڵگرتن لە کۆتوبەندە قورسەکانی کۆڤید دەستی کردووە بە راپۆرتکردنی ژمارێکی زۆری مردن بەهۆی کۆڤیدی-19ەوە. کەواتە ئێوە دانیشتوانێکتان هەیە کە زۆربیان پێشتر تووشی کۆڤید نەبوون و هەر بۆیەش زۆربیان دژەتەن لە لەشیاندا دروست نەبووە و ڤاکسینەکەش نەکراون یان ڤاکسینەکە بە باشی کاری نەکردووە. ئێستاش ڕێگەیان پێدەدرێت بەبێ کۆتوبەند هاتوچۆ بکەن ئەمەش هۆکاری توشبوونیانە. سیاسەتە نەرمەکانی چین بەرامبەر بە کۆڤید لە ئیستادا وەک وڵاتانی دیکەی جیهانە و ئەمەش لە کاتێکدایە کە پەرەسەندنی نەخۆشیە وەرزیەکان وای کردووە کە پرسی کۆڤید جارێکی تر بخرێتەوە بەرباز. بۆ لۆرەل بۆمەن بەفراوی نووری دەنگی ئەمریکا واشنگتۆن. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. مامۆستایەکی شیعە بە دەهان کەلوپەل و کەرەستەین کەڤنار کۆم بکەوت تایبەت ژی ئامرین موزیکین تایبەت بە فلکلۆر و کەلتوری ئێزدیان و دەبێژەک و ئەو حەز جوانە دکە هیوی دکان مۆزەخانەکی ژی ڤەکە ji بۆک و وان کەلوپەلان تێدا بپارێزە. کاوە عومەر پامێنی دەنگی ئەمریکا لە دەشتا مووسڵێ ئەف راپۆرت گەهاندیە. مامۆستایەکی ئێزدی ڕابووە بکۆمکردنا دەهان ئامیر و کەلوپەلên kevin ئەوên beriya dehan salat hatine bikarînan ji bo xizmeta jiyanê. Xelat Elyas arezûya wî kelûpelên kevin û filoklorî ne, ئەوên bab û bapîrên wî bikardînan. Heta nûkev vî mamostayî zêdetirî 80 parçên kevin kom kirîne û şêwazê mozexaneka filoklorî lê kirîne. Merema wî ew e ku jiyana berê bo neweyên niha berçav biketin. Dîzanî berî çendîn salaya ku wekî dibêjin bo min ragbeka rezwek çêbûyî ku ez van tişta hev bidim yan jî kom bikim. Gelek carî me ares kirî jî bo xelkekî jî ku xelkek bên bibînin, gelek carî jî bo qutabiyên medresê yan jî bo xelkekî bên bibînin ku bizanin jiyan û jîn û jiyana xelkê yan bab û bapîrên me hep çî rengî bû. Ev amîre zêdetir bi karê çandinê vedgirêdayîne, mîna das û qeynax û milhêb û cencer û gelek amîrin din. Hindek wekû diyarî bo vî mamostayî hatîne û hindek bi kojmekê pareyî kirîne. Jî corê daskanê dirûnê ne, carê her zelamekî şoyî razî bi ev daskir mezin bikartîne natarê hatine yet ew ev bêjnevê çangal bes melûk pê tilgirtin. Melûk zelama wextê dirûnet kir taybet jinka melûk pê daneyeke ve û ev melûba. Xelat hewl det amîrên berê zorbey wan kom ket ji ber ku ew di ew baweriyê daye ku metirsî li ser nemana van amîre û kelûpelan heye. Derekê bibînim xwe pare jî bin parekî ne heye û bin ku ez kurim bînim ez kom kam. Yan jî kuşnemanê qurtalkên bi rastî. Çunka gelekê tên berî vêgavêjin çîn pisyare nakat kan bêjin wellahî me yê tavêtînan me yê sotînan me yê فرۆتین فلان بێوان. پاشە ڕۆژێ vî mamostayî plana xwe wesa danaye ku mozexaneka folklorîya mezin veketin li nahiya Baedrê li bakurê deşta Neynewa. Sedam parçe û amîrên karê kevin lê nimayîş ketin, da ku mêjoya wê deverê parêzît. Kawa Emer dengê Emerîka, deşta Neynewa. براستی ئەس شێخەلاس دناسم وەکە برێڤەبەری ئامادەیە بەعادری ڕۆلێکی گەلێکی گرنگ هەیە دەپەروەردەکردنا خەڵکی وێ هەرێمێدا و قوتابین و خوێندکارین بەعادری تایبەتی ئامادەیی لێ من نەبزانیوی ئەو ئەف ئەرکی دیژی وەک ئەرکێکی فلکلۆری و کۆمکردنا تشتێن گرنگین کە لە پووری ئیزدیان کۆمکردنە دەستی وی خۆش.
پەرستگەها لۆنگشان یا بودستان دیرۆکی لە باژارێ تایپی ئیرۆ یەکشەممێ ڕۆژە یەکەمە ساڵا دبێژنی ساڵا کێفرۆشکێدا جەژن گێڕان ساڵا کێفرۆشکێک و دوو ساڵا پڵنگان تێ ساڵا بۆری بوو تەمسیل دەکەمی ناوەی نەیەکی بە سەدان کەس هێدی هێدی دە پەرستگەهێدا ji deriyê pêşîn maşiyan daku xwe bigehînin cihê nimêj û herwesa li nîva wê peristgehê jî bawermend di heman demî da li dora yekaneya bixûrê li hewşa navendiya hundira peristgehê civiyan û du'a kirin ji bo ku xweşî û bextewerî were ji bo cîhanê pir kes bi destên xwe پەیرەکێ بوودا یان پەیکەری بوودا دوعا dikin li pêşwîna ew jî bi ezmanê xwe ku tevî beşdarî du'a dibin em wêneyên vîdyoyê ji wê cejna roja yekeya sala nû a bûdiyan li Taypî dibînin. Bi vê çendê jî em tên dawiya bernama îro ya Kurd Connection her şad û bextewar bin û Xuda hafîz.